خۆشەویستان لە تەوەرەی یەکەمدا باس لە کەسایەتیەکی کاریگەرەکەین لە هەرێمی کوردستان بێگومان لە مێژووی کۆن و نوێ و دوور و درێژی کورد کۆمەڵێک کەڵەپیاوی گەورە لە نێو ئەم میلەتی ئێمەدا هەڵکەوتون، کۆمەڵێک زانای پایەدار و کاریگەر لەسەر چواردەور و تەنانەت ڕووداوە کۆمەڵایەتی و مێژووی و سیاسەکانیش جێبەنجیان بێگومان دیار بووە. ئەمڕۆ ئێمە باس لە کەسایەتێکی گرنگەکەین. ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی مامۆستا شارە سووری. بێگومان کەسایەتێکی کاریگەر ڕۆڵێکی گرنگی هەبووە لە تەمەنی خۆیدا. بە میوانداری زۆر بەڕێز کۆچەر محەممەد ساڵح کوڕی مامۆستای کۆچ کردو ئەمڕۆ لەم تەوەرەدا قسە و باسەکەین. بێگومان مامۆستای شارە زووری پیاوێکە پێویست بۆ ناکە ئەمە بیناسین، بەڵام هەر بۆ جیلی نوێ بۆ کەسانێک کە ئاشنا نەبوون بە مامۆستا حەزەکەم کورتێک لەسەر ژیانی جەنابی مامۆستای شارە زووری چێیە، کەی لە دایک بووە، کەی وەفاتی کردو، بە چیەوە سەرقاڵ بووە، یعنی گرنگترین وێزگەکانی ژیانی ئاماژ بکەین. بشكي بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بشكي زور سپاسی خواکەم کە بەبێ هیچ ئازایەتێکی ئێمە لە بنەماڵێکی وا ڕەخساندووە، لە بنەماڵەیەکی وا یعنی هێناوەتە بوون کە هیچ ئازایەتێکی منیتیانە کە کوڕی مامۆستا شارە زووری بم کە کوڕەزای مەلا ساڵحی زارا بم بەڕاستی کە بنەماڵی باوکم بنەماڵی دایکم بە هەمان شێوارە میان ئیسلام پەروەر بن، ئاین پەروەر بن و هەروە بەناوبانگن لە گۆڕەپانەکە. سپاس بۆ خوای گەورە و لە دوای خوای گەورە سپاسی بۆ بەڕێستان بۆ کەناڵی پایان بۆ بەرنامەکەتان کە ساڵانە یادی باوکمەکەنەوە و هەروە لەگەڵ کەناڵەکانی تراس پێدا NRT 4 هەموو ئەو دام و دەستگایانەی هەموو ئەو لایەنە کەسانی کە دایمەن بە خەمی زاناکانی کوردەوە بوون، زانەکانی ئیسلامەوە بوون و لە ناوی شانە کە باوکم بوو زۆر سپاسانەکەم. پاشان سەبارەت بە پرسیارەکەت، باوکم لە ساڵی 1947 زایانی لە شارە زوور لە دایک بووە کە کوڕی مەلا ساڵحی زارایە، مەلا ساڵحی زارا کە بە ناوی دایکەوە بەناوبانگە، محەممەد مەلا ساڵح، ئەبوو بەکر، قادر، شەفیع، لەتیف، محەممەد نادر، بڵێن ئەمە ناوی تاکۆتایەتی بڵێن ئەوەی کە زانراوێ لە لامان کە لەسەر بنەچەی باوکم و باپیرم و ئەمانە هەروە لە لای دایکەوە هەروە لای باوکەوە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لە کتێبی عولەماؤنا فی الدین بە تەفسیلی باسی ژانی هەر هەموویان ئەکات، هەتا وەکو ئەکاتە مەلا ئەحمەد نۆت شەو کە هاتوونەتە سلێمانی قازی و موفتی سلێمانی بوون لەسەر دەمی بابانەکان، ترەوە بنەچەی ماڵی ئێمە بڵێن بۆ شێوازە. لە ساڵ 1947 لە دایک بوو لە دەیەکی نزیک سەیسایق، پاشان ماڵیان بارەکە بۆ سەیسایق، ئەو کاتە سەیسایق 6 ماڵ بوون، پێیان وتۆ ئاوایی پردەکە بەوەنێ ئەو پردەی کە تیا بوو. لێوە بوون لە بیداەتی ساڵی 1950 هاتوونەتەوە، باشن بۆ چەند مانگێک ئەچنە بیارە و دواییەنەوە بۆ سەیسایق لێ ئەبن و ئەو بوو باوە گەورم مەلا ساڵحی زارا ئیتر کە وردە وردە لادێکە گەورە ئەبێت لە ساڵی 54 و 55 کابێ بە ناحیە و کاتە هێشتا نەبوو بە ناحیە، ماڵەکەی خۆی لەگەڵ چەند کەسایەتێکی ئەو ناوە بێ بە ئەکاتە مزگەوتی گەورەی سەیساق، کێسە مزگەوتی گەورەی سەیسایەقە، یەکەم ئیمام و خەتیبی مزگەوتی گەورەی سێ سادقیش باپیرم بووە، باوکی باوکم بووە، بەڵێ کە بەبێ هیچ مقابلێک ئیمام و خەتیبی مزگەوتەکە بووە، چونکە هەموو جارێ پامێکە بوو ئەیوت من هیچ پارە لە حکوومەت و لە وەزارەتی ئەوقاف وەرناگرم لەبەر ئەوەی ناکرێت پارە وەرگری لە مقابلی نوێشکردنە، من نوێش بۆ ئەو خەڵکاکەم ناکرێت لەبەرەوە بە ڕەنجی شانی خۆی دایمە ئەژیا، ئەویش ئیشی بەزاز بوو، کوتاڵ فرۆش بوو باپیرە تا لە سلێمانی لە کۆتایی تەمەنیا کە هاتەوە بە سلێمانی شار بە هەمان شێوار هەلێرە خەریکی وشە بۆ ئەوەی کە لە توانایە بوو
زۆر باشە باسێک لە لایەنی زانستی مامۆستا بکەین بێگومان ئەو کەڵە پیاوانە پەروەردەی حوجرەکان بوون و پاشان بۆ بەدەستهێنانی زانست چەندین شوێنیان کردووە بۆ بەخشینەوەی ئەوەی کە هێشیان بووە چەندین لادێگەڕاون باسێک لەو ئەزمونە بکەی بە کورتی. سەرەتای زانستی مامۆستا شارەزووری تەبعاً لەوە دەست پێکا کە لە لای باوەکیەوە دەستی کردو لە حوجرە و لە مزگەوتەمانە دەستی کردو بە خوێندن پاشان وردە حکوومەتی ئەو کاتەی عێراق بڕیارەدات کە 6 قوتابخانەی خوێندنی ئیسلامی مەحەد ئیسلامی لە هەموو عێراقا بکات و دانەیەکیان لەوانە بەر سلێمانی ئەکەوێت جا باوکم لە یادداشتەکە ئەنووسای لیوای سلێمانی ینی پارێزگای سلێمانی بەر پارێزگای سلێمانی ئەکەوێت بەڵام تا ماوەیەک ناونووسین تەنها یەک کەس ناوی نووسی بوو لە سلێمانی لەبەرەوە قەراروە بوو بیگەڕێنەوە بە هەوڵی چەند مامۆسایەکی دەڤەری شارەزوور و هەڵەبجە هێنایەنە نانێڵا ئەمرەکە بگەڕێتەوە بیوا بۆ شارێکی تر هێنایەنە هەڵەبجەی شەید ئیتر ئەو بوو لە ساڵی 1960 باوکم ناوی نووسی لەوێ دەستی کرد بە خوێندن لەوێ هەروە لەگەڵ جەماعەتێکی تر یەکەم نۆبەرەی مزگەوت بڵێن یەکەم نۆبەرەی خوێندنی ئیسلامی ئەمان بوون لەوێ تاوکو خوێندنی تەواو کرد پاشان مەحەدی تەواو کرد لە شادی وەرگرت لە کەرکووک وردە بوو بە ئیمام و خەتیب لە ساڵی 1972 لە گورگەدەر کە یەکەم جاری تر دەستی کرد بە ئیمام و ئەو بابەتانە گورگەری شاربازار بەڵێ لە گورگەدەری شاربازار پاشان ئیتر دەستی کرد بە لە ساڵی 74 ئەوانەوە یەکەم بەرهەمی زانستی خۆی کتێبی بڵاو کردەوە وردە بڵین بەو شازە بەردەوام دا پێشەوەی بێمە سەر بەرهەمەکەی مامۆستا محەممەد کوچ کردو بۆ بە مامۆسای شارەزووری ینی ئەگەر یەکێک با بڵین ژیاننامەکەی نەخوێنێتەوە نەزانێ مامۆسای شارەزووری بە ناوی چی بێ ینی ئەم لەقەبی مامۆسای شارەزووریە بەبێەوەی ناوی خۆی پێوە بێ لە چیەوە هات چۆن ئەم لەقەبی بەسەرا بڵێ وەری گرت بەڵێ تەبعاً پێشتر بڵین باوکم ڕاستە لە شارەزوو لەدایک بوو بەڵام باپیرم مەلا ساڵحی زارە لە کەڕاوە لەدایک بووە لە ئێران لە هەورامانی ئێران لەدایک بوو پاشان هاتوونەتە ئەمریو تەبعاً کاتی خۆی ئەو سنوورە بوونی نەبووە سنووری عێراق وێرە هاتوو چۆکردن زۆر نۆرمال بوو ئێستاش خزمانمان زۆر لەو دیوە تەبعاً پێم وابێ زۆربەی زۆری دانیشتوانی شاری سلێمانیە لەم دیو لە دیو خزمیان هەیە چکە کاتی خۆی ئەو سنوورە نەبووە بە ئەسڵ هەورامین ئەو دیوین بەڵام بۆکو لە خەبی شارەزووری کە بەڕێز باشکرد چکە لەوێ بووە خۆشەویستی بۆ شارەزوور و مانتیقەکە ینی خۆی لە خەبی خۆی بۆ خۆی هەڵبژار بە ناوی شارەزوور خۆی هەڵبژاردەوە بە ناوی مامۆستا شارەزوور. زۆر باشە نوێگەری مامۆستا چی بوو لە وتارەکانیە تایبەتمەندیەکی هەبوو کە هەمیشە باسەکرێتەوە ئەم تایبەتمەندیە چی بوو؟ کاتی خۆی بڵین لەو سەردەمەیە وتارەکانی مامۆستا ئاینیەکان تەنها وەکو باوکم خۆی لە یادداشتەکە باسەکەات تەنها چەند شتێکی مێژوویی کۆن بوون وەکو بۆ نمونە بابی تەهارە و بابی زەواج و نازانم بۆ نمونە شەڕی ئوحود و ئەم بابەتانە بوون یعنی شتانێکی زۆر سادە بوون دوور بوون لە زانست باوکم دایمە لە یادداشتەکە باسی ئەکرد ئەیوت ئەیفەرموو ئەوەی کە زانستی بیویستایە بەداخەوە دوور بوو لە دین بە هەروەها ئەوەشی دینی بیویستایە دوور بوو لە زانست ئەویت ئێمە زۆر هەڵەمان کرد کە تەکنەلۆژیا و میکرۆسکۆپ و نازام چی و چیمان نەبردە ناو حوجرەکان و فێری تەلەبەکانی بکەین هەر تەنانە هەر بابەتی فیق و سونە و ئەم بابەتانەمان فێرەکردن دوور بوو لە زانست بۆیە کە نوێگەری باوکم لە وتارەکانیا کە ئەو بوو زانستی تێکەڵ کردبوو هەروەها بابەتی سەردەمیانە بوو تێکەڵی کردبوو باس بە هەر باسی شتە کۆنەکانی ناکرد بەڕاستی لە ڕابردوو ئەو بە نوێگەرەکەی بوو هەروە خاڵی وەرچەرخانی دکتۆر حەسەن ئەفەرمێت سەردەمی بوونی باوکم قۆناغی ئیسلامی لە پێش باوک بوو دوای باوکم دوو قۆناغی زۆر جیاواز بوون ینی بۆیە یەکەم سەفیری ئیسلامی لە ناوەی کوردستان و لە دەروی کوردستان مامۆستا شارەزووری بوو. باش تا چەند مامۆستا ئەوەی کە بەشێکش ئاماژەت پێکرد ینی تەنها لەو بابەتە فقهیانە و لەو بابەتە مێژوویانی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئەمانە گرنگی تایبەتی خۆی هەیە بێکمان تەنها باسی لەمانە نەکردو هاتووە ئەم بابەتانەی
بە بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسیەکەوە لەو کاتێک کە جەنابی مامۆستای کۆچکردوی تێژیاوە بەستۆتی و بۆ نمونە کاتێک باسی زوڵمی کردبێ هەر باسی با بڵین ئەوەی نەکردو کە لە ئایدنی پیرۆزی ئیسلام هاتووە ئەمەی تەرجەمە کردو سەر ئەرزی واقع ئێستا چ زوڵمێک لەو کاتەیە لە هەرێمی کوردستان حاکمی ئەو کاتێ عێراق حاکمی ئەو کاتەی ناوچەکە کێبوو بێ بەستێتیەوە بۆ تا چەند مامۆستا توانیوێتی ئەم با بڵین پێکەوە بوونە شەرعەکە و واقعەکە تێکەڵاوکە. بەڵێ هەر ئەوە بووە هۆی ئەوەی کە نەحەساوە بێ بەڕاستی لە ژیانیە ئەوە خاڵی سەرەکی بووە لەبەر ئەوەی قەت ئامادە نەبووە سازش بکە لەگەڵ ئەوانەی کە ئەمن پیان ئەوە لە وتارەکانیان بڵێکی ینی قەت ئامادە نەبووە ئەو مەبدەئەی کە خۆی هەیەی بیگۆڕێت موقعی جوگرافی خۆی گۆڕیوە شوێنەکەی گۆڕیوە لێرە ڕای کردو چۆتە لادەیەکی تر چۆتە شارێکی تر شوێنێکی تر بەڵام ئامادە نەبوو مەبدەئەکەی خۆی بگۆڕێ لەبەر ئەوەی دایمە وتارەکانی سەردەمیانە بووە زانستی بووە زۆر بە بیوێرانە کە زۆر سەرسامی باوکمم بە بیوێریەکەی بە زانستەکەی بەڕاستی زۆر بە بیوێرانە ئەوەی ئەی بووە توانیوێتی بیڵە هەتا تەنانەت لە کۆتا وتاری هەرکە لە شارە زوو لە سیساحق هات بۆ سلێمانی لە کۆتا وتاری ئەڵە سوپاسی خواکەم شانازی بەوەکەم کەمە لە ماوەی 35 ڕۆژە 6 جاری گیراوم لەسەر وتارەکانم لە سلێمانی بە منیان خستوتە ناو زیلی ئەسکەری و بە ناو شاری سیسایقە منیان گەڕان و منیان مردوو بۆ ئەمنی عامە لەبەر وتارەکانم کە ئامادە نەبووم ئەوەی کە مشکی خۆم و مەبدەئی خۆم ئەیڵێ بیگۆڕم بە هیچ جۆرێک. مامۆستا با بڵین زانایەکی قەڵەم بەڕشت و ڕچەشکێن بوو لە زۆر بابەتە ئەدووە تا چەندێک نووسینەکانی ئەو کاریگەری و پێویست بوو بە ئەو قۆناغا و بەرهەمەکانی چی؟ لەبەر ئەوەی نووسینەکانی مامۆستا بەشێکی زۆری زانستی بوون تەنانەت کتێبی ڕێکەوت لە تەرازوو ژیریدا کە ئەو ساڵە بڵاوی کردەوە 74 بە یەکەم کتێبی زانستی کوردی دائەنرێت کە بە کوردی بە زمانی شیرینی کوردی نووسرابێت لەبەر ئەوەی کە زانستی بووە لەبەر ئەوەی کە واقعی بووە لەبەر ئەوەی لۆژیک بووە لەبەر ئەوەی زۆر بە بیوێرانە نووسراوە لەبەر ئەوەی ئیسلامی بووە دینداری بووە لەبەر ئەوە طبعاً ئەم بابەتانە ئەم بەرهەمانە بەردەوام بوونیان ئەمێنێ هەتا مرۆڤایەتی هەبێ ئیسلام ئەمێنێ زانست ئەمێنێ ئەم بابەتانە لەبەر ئەوە گرنگێکی واقعی ئەو سەردەمە و ئێستاش بووە چونکە بەڕاستی هەروەکو وتم دوو فەزای زۆر جیاواز بوون ینی هەم دینداری هەم زانست بۆیە مارکسیەکانی ئەو سەردەمە زۆر گرنگیان بە زانست داوە مەلاکان بەداخەوە ینی لەگەڵ ڕزما زۆر گرنگیان بە دین داوە ئەم زۆر دوور بووە لە دین ئەمی زۆر دوور بووە لە زانست باوکم هاتو ئەو دوانی گریاوە لەبەر ئەوە بە بڵێن بەڕەت شەشکێن دانرێ لەبەر ئەوە بڵێن تا ئەم سەردەمەش هەریادیەکرێتە لەو سەردەمەی جەنابی باوکت کێژاوە بێگومان سەردەمێ بوو پێی ئەوترا سەردەمی هاوردەکردنی فکری ئیلحاد جەنابی مامۆستا هەستا بە قەڵەمەکەی خۆی بۆ علمی علمە شەرعی پێی بوو لەگەڵ ئەو علمی کە جەنابتە فەرمووی ئەوی پێوترێت زانستی غێری شەرعی هەستا بەرەنگاری ئەم فکرێ بووە تا چەند ئەمە بووە بنەمای ئەوەی کە وەکو بڵێ هەڵوێستەیەک بکرێت لە بەرامبەر فکرە ئیلحادە یەک دوو لەسەر ئەمە تووشی گرفت بووە یاننا لەسەر ئەوەی کە بەڕێزت باست کرد بۆ پرسیارەکەت باوکم لای داشتەکە ئەڵێ بە تەنیا خودی خۆم ینی من ئەو توانایم نەبوو بە تەنیا ڕوبەڕووی فەزایەکی ئەوەنە گەورە ببمەوە کە بەڕاستی مەلایەتی عەیبە بوو تەڕبوش لەسەرکردن عەیبە بوو ینی عەیب بوو تۆ لە شوێنە گشتەکانان نوێش بکەیت وەکو ئەم سەردەمی ئێستا نەبوو من بە تەنیا خودی خۆم کەسێک فەردێک هەستێت بەو کارە ڕوبەڕووی فەزایەکی ئاوا گەورە بێتەوە نە لە توانای منە هەبوو بەڕاستی نە بە من ئەکرا ئیشە بەڵام لەبەر بێ کەسی هەستام شانم مایە بەرباری ئەوە چکە بەڕاستی کەسی تریتیان نەبوو جگە لە من مەجبور بوو من هەستم ئەو کارم کرد بەڕاستی هەر بۆیە باجی گەورەشیە هەم لەلایەن ئیلحادەکانی ئەو سەردەمەوە هەم لەلایەن حیزبی بەعسەوە بەڕاستی چونکە ماڵی باوە گەورم مامۆستا مەلا ساڵحی زارە دوو جار تاڵان کرا
لەلایەن شوعەکانی ئەو دەڤەرەوە باشە دووجار تەنانەت جارێکیان لێی کۆبوونەوە تەما بوون بیکوژن لەسەرەوەی دژی ئەوان بوو چونکە ناڵم ئەوان سەیتەرەی وڵات و هەمووی بەدەستی ئەوان بوو هەر عیبە بوو ئەسڵەن تۆ موسڵمان بوویتایە عیبە بوو لە چک بکەی عیبە بوو جلی دینداری لەبەرکەی ئەمە بۆ کەسانێک لەم سەردەما باسکەی بەڕاستی چونکە ئیسە لە فەزایەکی سواز بخوا زۆر دیموکراسی بە ئیسراحەت توانی بڕۆی لە مزگەوت نوێژکەی جلی مەلایەتی لەبەرکەی یعنی قورئان بخوێنی ئەو کاتە زۆر جیاوازتر بوو وانی بۆ ئیسە بۆ یەکێکی باسکەی تۆزێ قورس بێت وانە بۆیە بەڕاستی هەم لەلایەن ئیلحادەکانی ئەو سەردەمەوە هەمیش لەلایەن حیزبی بەعسەوە باجی زۆری دا ئەو بۆ چەند جاری گیراوە لەسەر ئینەکانی باشە مامۆستا تا چەندێک گرنگی بە سەرجەم چین و توێژەکان ناوە لەوانە مناڵ ئافراد پیاوانی دەوترێت زۆر خەمخۆر بووە لەو لایەنەوە طبعا بە بۆنەی وتارەکانی یعنی زۆر جار چەند مانگێک لە شوێنێک ماوەتەوە لەبەر بەحث ئامادە نەبووە تەنازول کاکە ئەیتوانی ژانێکی زۆر شاهانە بەڕێ بکات و لە شوێنی خۆی بمێنێتەوە بەڵام تەنازول لە مەبدەئەکەیکە بەڵام ئەوەی هەڵ نەبژات بۆیە هەر جاری و هەر چەند مانگێک و کەمتر لە ساڵێک لە شوێنێک لەم لادیە چۆ بۆ ولادێ بۆ شار بۆ قەزا بۆ ناحیە بەم شێوازە یەکەم کاری ئەوە چووە هەر شوێنێکەوە یەکسەر دەرسودانان بۆ چین و توێژەکان بۆ یعنی بۆ نمونە بۆ ئافراد بۆ مناڵان بۆ بە ساڵات چوان تەنانەت دوکتۆر عادل شێخخانی ئەفەرمێت کە هاتە دەفەری ئەوان ئاخجەلەر لە کۆتایی تەمەنەکانیە پێش ئەوەی بڕاتە مەنتیقەی پشدەر کە هاتە ئەوێ بۆ ئەو ڕۆژە بۆ بەیانێکی کە ڕۆژی هەینی بووە یەکەم کاری ئەوە بووە ڕۆژی هەینەی تەرخان کردو بۆ دەرزوتنەوە بە ساڵاتچوەکان بە ئافرەتە بە ساڵاتچوەکان و پیا بە ساڵاتچوەکان یەکەم کاری ئەوە بووە اینجا دوایەوە بەرنامەی داناوە بۆ ئافرەتان بەجیا بۆ مناڵان بەجیا وهروە تەنانەت لەگەڵ چینی مناڵانە چۆن خاڵی بۆ ناسە عەلاقە دەری عقوڵیم ڕێک وەکو مناڵ هەڵسوگەوتی کردووە کەسێکی زۆر سادە بووە بۆیە زۆر مەحبوب بووە لە ناو گەلەکەیە باشە مامۆستا چل ساڵ ژیاوە ئەمە بەرەکەت بووە لە ژیانیا توانیوێتی لەو ماوەی تەمەنیە ئەو هەموو بەرهەمە و ئەو هەموو خزمەتە بکات طبعا بەڕەخەم ئەڵێن چل تاوەکو 20 ساڵی یەکەم طبعا هیچ کەسێکمان هەر سەردەمی مناڵی بووە پاشان دوای ئەوە تۆ بە دوای خوێندن و ئەمانە بووە لە دوای ئەوە 15 ساڵی کۆتایی بەڕاستی ئەو زانا بووە کە باسی ئەەکەن دوای ئەوەش ئەو 15 ساڵی نیوەی لەوانی هەر ڕاکردن و سەجن بوو بێ بەشێکی خەو ئەمێنێتەوە هەرەمووی کۆکەرەوە 3-4 ساڵ نامێنێ بەڕاستی لەمەوەی ئەو 3-4 ساڵە ئەگەر بەرەکەتی خوانە بە بەرەکەتی قورئانەکەی نەبێ یعنی چۆن ناوی تا ئەم سەردەمێنێت چۆن ئەو هەموو بەرهەمەی هەیە کە ئەوە بەرهەمەکانێتی ئەوە کتێبەکەیەتی کە ئەوەی کە چاپ کراوە هەروە چاپ نەکراوەکانی ئەمانەی هەیە لە ئاستی ناوخۆی لە ئاستی دەرەوە ئەو ناوە هەیە بەڕاستی لە تەمەنێکی ئەو نەکەمە ئەو ناوە و لە نەبوو بە 40 ساڵی تەواویش کە وەفاتی کرد ئەمەی کەسە لە بەردەمی ئێمە کۆمەڵک کتێبن لە با بڵین کۆبەرهەمێکایە تقریبن بەڵام گومانە بەم مامۆستا هەر ئەوەندە بەرهەمی نەبوو بێ چ نووسین چ تۆمارکراو جەرم نەپرسم مامۆستا وتارەکانی خۆی یان ئەوانی لە چواردەوری بوون لەو کاتەیە تۆمار کراوە بە کاسێتی دەنگی ئەمە یەک دوو هەم ئەمە کۆی هەموو بەرهەمەکانێتیان ئەکرێ بڵین بەرهەمی دیکەی هەیە هێشتا چاپ نەکراوە و ئەگەر چاپ نەکرابێ هۆکاری چییە لەسەرەوە قسەمان بۆ بکەیت زۆر باشە سەبارەت بە تۆماری دەنگی وتارەکانی بەداخەوە زۆربەی زۆری فەوتا لەبەرەوەی لە ئەنجامی ئەو ڕاکردنەوە ئەو قڕینەگرتن لە شوێنەکەی لەبەرەوەی زۆربەی فەوتا تەنانەت دەفتەری یادگاری خۆی هەبوو مفەکەرەکان کاتی خۆی کە هەبوو بچکۆلەکان بەڵێ ئەوانەی هەبوو تۆماری ڕۆژانی هەمووی نووسیوە ینی باوکم زۆر گرنگی بە نووسین ئەدا تەنانەت من کە لەدایک بووم بەهشتی خوشکم کە لەدایک بوو ساڵحی برام کە لەدایک بوو هەرێکی دەفتەرێکی بۆ دانابوو ژیانی کۆچر ژیانی بەهشت ژیانی ساڵح یەکەم دەقەکە لەدایک بوون ڕسمی گرتوین ڕسممان هەیە من 9 دەقە لەدایک بووم ڕسمم هەیە ڕسمی گرتوین دوای ئەوە یەکەم جارجلی کوردیم لەبار کردووە یەکەم خواردن بخواردووە یەکەم شەربەتچی یەکەم دەرمان چ بوو جۆرێک بووە چ دکتۆرێک بۆی نووسیم ینی هەموو ئەم یەکەمانی هەمووی بۆ نووسیبین
ئەوەی کە لە خۆی لە تەمەنیامە بەڵامی تر یەک دوو ساڵێک بەڕاستی ئەما بۆ بەداخەوەکە وەفاتی کرد ئەمە لە لایەن بڵین کاسی توشتەکانی ئەگەر باسی بکەین هەمووی هەبووە مولوونامەکانی کاسێتەکانی وتارەکانی بەڵام بەداخەوە ئاخیر جارکە لە ئاخجەلەر ڕایکردە دەبەری پشدەر کە قوات خاسە هاتن بە سەریا بە پەلەپەل هەر ئەوەنە وتیان ڕاکەوە هاتن ئیتر بەس خۆی و دەستی و ماڵ و مناڵی گرت و ڕان کرد ینی هیچ شتێکیان نەبە لەگەڵ خوانە هەمووی فەوتا هەو خانوەکان ڕووخان هەموو شتێکی هەبوو هەمووی لەناوان فەوتا چەند وتارێکی زۆر کەممان هەیە ویش لە وەزەم بەرنامەی هەر پەیام خۆی بوو ئەو ساڵە بەرهەمەی چوار هەڵقەی کرد لەسەری یەک دوو کەس پەیوەندیان پێوە کردبوو ماڵیان ئاوا بێ دووتارێکم دەستکەوت لەسەرەوە تر لەوانە ئێسش کەسی ترە بێ مەمنونیان لە ڕێی بەرنمەکەیتەوە هەرێونە پێمان بڵن ئازێ دەبێ خۆمان ئەچین بۆی یەک نوسخەی لێوەگرین و هەدیە ئەوی تری بۆ گەڕێنەوە بە مەمنونی و سپاسیان نەکەین سەبارەت بە بەرهەمەکانی تەبعەن لێرە باسێکی بکەین ئازێت نەبێت دوای ئەوش باسی چۆنێتی دەستگیرکردن و ئەمانە تقریبان تەورەکەشمان تاوە بۆ بەس یەک خولەکی کە ئیزافەیەین بتوانین لەو خولەکە هەمی باسکەی سوپاس دەکەین وەڵای شتەکان زۆرە بەڕاستی بەڕێزی سەلامەت ینی ئەوانەی کە باس کراوە کە ئالێ بڵاو کراوەتەوە کۆبەرهەمی هەکبەکەی شارە زووری فرۆید لە تەرازوی بڵێن تەرازوی شارە زووری فرۆید لە تەرازوی ژێری داروێن سروشت مارکز کە مارکز لە دوای خۆی چاپکرا باشە هەروە بەرهەمی شعری هەیە کە بڵاو نەکراوەتەوە هەروە یادداشتەکەی شارە زووری کە باسی ژیانی خۆیەکات ژیانی ئەو سەردەماکە ژیانی سیاسی ژیانی کوردی هەروە عێراقی ئەکات هەکبەکەی شارە زووری کە بەبێ وەکو قاموس حروفی ئەبجەدی دایناوە بە بەداخەوە بەس پیتی ئەلفی تاوا کردو بەشێکی کەمی لە باسی کەسایەتیەکانی کوردستان و جیهان و ئیسلامی و غیری ئیسلامی ئەکات نەفامی سەردەمی بیستەم هەروە جیاوازی نێوان وەبەرهێنا لە ئابووری ئەمریکی و بەریتانی هەروە ئیسلام ڕۆڵەکانی نەزان و مامۆستاکانی تەمەڵن کە بەڕاستی ئەمەی تاوا کردووە بەس ون بووە نووسینەکەی تاوا کرد بەس ئەمەوە بڵاو کردو بەڵام بەڕاستی دیار نەماوە کە شکۆڵی ئەدەبی ئیسلامی کوردی کە ناوی هەموو شاعیرە کوردیەکانی تایە هەرێمی و ژیاننامەی و هەروە بەشێک لە بەرهەمەکان ئافرەتانی موسڵمانی سبەی لەگەڵ دوو دیوانی شعری هەیە بەڕاستی کە تا ئیسە بڵاو نەکراوەتەوە وەکو ئەوە سەلامەت بیتری دەستگیر کرد و ئەمانش بەڕاستی حرازم کرد لە یەک دوو دەقە عەزێت نەبە زۆر جاری گیراوە باوکەم بەڵام وەکو ئەوی کە پێم وتی لە ماوەی 35 ڕۆژە 6 جار گیرا بەڵام ئەوی کە زۆر گرنگ بوو 2 جار گیرا کە ئەویان کاتی زۆری ویست جاری یەکەم لە ساڵی 1970 لە 29/11/1970 گیرا لە مانگی 6 هێشتاویەک ئازاد کراکە کەس بە تەمای نەبوو لە ئەمنی عامی بەغا بوو لەسەر ئەوەی کەسێک لە حیزبی داعوەی ئیسلامی ئەمری عیدامی بۆ دەرچوو هاتە سلێمانی هەنای بۆ باوکم بەرباوکشم ڕزگاری کرد بناوی جەواد خاڵسی شێخ جەواد خاڵسی ئەویش ڕزگاری کرد دوایەوە کە زانیان لەسەرەوە سجنیان کرد کە کەس نەیزانی بەڕاستی دوای سژن و لێدان و شەکەتێکی زۆر بەڕاستی اینجا بەربرو جاری دووەمیش لەسەر ئاشتەوایی نێوان بینی حیزبی یەکێتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بوو بە شەڕیان لە شار باشە دوایەوە خەڵکی لادێکە هاتن هانیان بۆ باوکم هێنا بۆ گوتیان بەڕاستی لادێکە تەحمۆلی ئەو شەڕە ناکات هەم لەم لاوە تۆپ و تیارە و قەسفی بەعاز هەمیش لە ناو خوانە ئەم دوانە تر ئەوە بوو سوپاسی سەرکردایەتی هەردووچانی کرد کە بەدەم بە داواکاریەکەی مامۆستا شارە زووری هات و ئاشتەوانی لە بینی ئەو دوانە کرد و کە نێڵا خوێنێکی زۆر بەڕێژە لەسەر ئەوە حکوومەتی بەعازگرتی وتیان ئێمە بە ملیۆنە دینار سەرفەکەن بۆی ئەو دوانە شەڕ بکەن توش هاتووینیانەکە لە بەرەوە ئەوش هەشمایەک لەوە سەجن دەست خۆشکاکەوتە تاوان ئێمە حەزمەکە ئەمڕۆ بە کورتیەک باسی ئینجینە خۆ دەزانی مامۆستا شارە زووری پێویستی بە زیاترە و ئێمە وەک پەیامیش دۆکومنتاریمان لەسەر کردو بۆیە کاتەکەمان لایە دەست خۆش زۆر بەڕێز کۆچەر محەممەد ساڵح کوڕی مامۆستای کۆچ کرد و مامۆستا شارە زووری سوپاس بووی کە لەم تەورەیە لەگەڵمان بووی.